خۆی ئامادە دەکات تا کار لە چایخانە بچووکەکەیدا بکات. هەمووان تامەزروی چاکەی دەستین و هەموو شەوێک دێن بۆ لای تا چاکەی بخۆنەوە. هەڵگری پەیامێکە کە هەمووان هەندەدات تا بەبێ جیاوازی کار بکەن. وەڵای من بەلامەوە زۆر ئاسایی حەزەکەم هەموو ئافرەتی بتوانێت کار بکات لەسەر پێی خۆی بۆسێ لەبەر ئەوەی ئەگە خۆت پێیەکی زۆر بێمنەتە. بەڕاستی من زۆر حەزم عیشەکەی خۆم و بۆیە توانی مەمیشە بکەم. سەرەتا تۆزێ قورسە هەتا دیتە ناو عیشەکە ڕۆژێ دوو ڕۆژی ئەوەیە ئیتر دوایەوە زۆر بەلامەوە ئاساییە. چەند جار پێم یاوتوتیانە ئێمە شانازی بۆکە ئێم کاراکەی. جگە لە پەیداکردنی بژێوی ژیانی کارەکەی بۆ حەز و خولەی خۆی دەکات. بۆ شوێنی کارەکەی نزیک مزگەوتی گەورەی سلێمانی هەڵبژاردووە چونکە کەسانێکی زۆر لە شەواندا سەردانی دەکەن. هەژاران و تەنانەت بەخشراوەکانیش لە چایخانەکەی کۆ دەبنە و بەبێ بەرامبەر چایان پێشەش دەکات. ئەو کەسانەی کارەکەی دەبینن بە گرنگیەوە باسی لێوە دەکەن و دەستخۆشی لێ دەکەن کە وەک ژنێک کار دەکات. وڵای کارکردن بۆ ژنیش و بۆ پیاویش بەڵام خاستن بۆ خاتو سەمیرە زۆر قورسە بەڵام ئەمە وەکو ژنێکیش و پیاوێکی ئیشەکەم چای ئەم هەر زۆر خۆشە لەبەرەوە نمونەی چایچی هەموو ژنانی کوردستانە. لە سەدا لە هەرێمی کوردستان ژنانیش هاوشێوەی پیاوان لە بازاڕ و شوێنە گشتیەکاندا کار دەکەن. سەمیرە خانیش لە چاخانە بچکۆلەکەیدا پەیامی کارکردن بۆ ژنان و کچانی دیکە دەنێرێت. بڕوا بادین کورسات نیوز سلێمانی.